بله تماشاوان برز السر بلابونا مطرسية جم خلق روجاوای کردستانی بسدما کلاندنا تونیلن پیاده و بابتی الگل میوانی خو برز منال حسکوش رو بکاری سیاسی گوتو بیشتکن برز منال هفدما تباش به سپاس گوت ایرو میوانی میا برز يعني بشتي عرض هجا شش سباطي مطرسين مزن دنافا خلقن روجاوای کردستانی ده بلاف بويا جهبونا تونيلن بيادي بن مالين وانده اف مطرسي بيويست تا چرا ده که برچاوارا گرتن ده دسبيكت کرم بك دەستپێکێ دەڕێز و سلااف ji بۆی وا ji بۆی تەماشەوانە و ئەم سەرساغیە ji بۆی ماڵباتێ کەسێک جانێ خوا divê بوێرێ دەدان و وەکەت بێژێ شەفایەتیا خێرێ ji بۆی کەسێک بریندار دەخوازن براستی پرسەکە پر گرنگە پرسەکە پر مەزنە و ئیرۆ ڕۆژ ئەف تشتێک دەڤەرێ مە ڕوودان یعنی تەجریبا وێنە حتا وەکە پێ ساعتێ مەفام نەکرد براستی پەکێکی ji بۆی چێ ئەوا تونەلە ئەوا کۆلانێ بن باجارە دەدەکێ گەلۆ مەسەلەک تەکتیکی عسکەریە هەکەر مەسەلە تەکتیکی عسکەری بێ ئەم هەمی دەزانێت تفێدە و تقازانجێتنەنە و ئاف 2014 هات شەڕی خلدەقا دەدبسێبینێ و دەڤەرێبی دەهاتە خویاکردن لێ دەڤەرە جەممە ئەم ناخوازن ملەتێ خۆ بخ لە ناوا ترسەکێ دەژی بەرگ و بەلکی دەمان هادە زرزال عرض هەژ هەنێکی دووری دەڤەرامە بێ لێ ئەم وەڕە ڕاستی عەردە ما عەردەکە پرسوستە عەردەکە بینایەتێ گوهاتنە ئاواکردن سەررەنگێکی ئەم بێژن شێوەرمەندیەکە مەزنی ئالیە هەندەسی و هاتنە ئاواکردن یاژی کرد گۆر شێوەیە زرزالێنە ji ber vê najîkê ev kolan ev aslan xindeq bixwe îro zirzaleke di binya qamişlo û di gund û bajarê Kurdistanê de ye. باش برز يعني پیاده بکولاندنا وان تونیلان چون مطرسیه لسر جیانا خلکی بتایبتی دروز دکش خوام بحثا مطرسیه وان تونیلان دکن ما قوت يعني بيويستا تا چرا ده که اف مطرسی برچاف ورنگرتن لی اگرم لسر مطرسیان بخواب سکنن چون مطرسیه لسر جیانا خلکن روجاوای کردستانی دروز دکن لگوری نرینا جبر چه تخوازم تمام جی بکم يعني جبر چه پیاده وان مطرسیان برچاف ناگره قالوا سدم چیه؟ دەستپێ داویە پرساتە دەت وەختێت بێژێ ji ber çi va matirsiyan berçav nagirê ji ber got pekekê di dîroka xwe de aslan doza gelê Kurd û matirsiyê gelê Kurd û xirabîna got di nava Kurdistanê de kirî qet li berçav neaniye nemûnê wêne îro pirin yanî destdirêjkirina pekekê di her çar parçeyê Kurdistanê de ji bo wêrankirina Kurdistanê bû ama çima li berçav jî kê nadêne ji ber bi rastî jî kê wekem anîta ziman wekî nemûne em ê li ser Qamişlo biaxivin îro avayiyê Qamişlo يعني حتى خانية أم بيجن نا يقات ودقاجي بالخانية يقات وإيرو روج قداماك وعرض يعني عرض رزاندنك شيء بيانجي كعرض وقت بهجاندنك شيء بي باشا خدينك لي أفتشتكي جركا لبرشا بيت دانين جركا ملت ودنيا ودولة تموتم حسابي خوي بيش ددكن نما دماغو بيار شيء بيج نورا أمرون وبجرين وبيجن شما وهانكر إيرو پککی بکولانا گو افتشتکرن هکر بیت و زرزالک القامشلو ابیجن جپینجا و بربجور دبی یعنی لگور درجه پنج و بجور دبی از باور نکم گو کفر لسر کفر بمینه یعنی خانی سر خانی بمینه جبر گو عرض بخوت طیبه مندی عرض جزيرة بقشتي وعرضها كردستان دبن دستي سوريا دا عرضها كالسسطة و شوي جو باراستنا جزرزالا بويرنجي مظن تيدا بكارنا هاتيا يعني آفاكرن دي إيرو روج وقتيت القامشلو بزيني قامشلو بقشتي بويا خندق يعني أف خندق بخوا هكر زلزال جي چينا بي بپیش دا براستي جي كي أف زرزال أف خندق خو زرزالن دبن خانية قامشلو دا و دوي چاره سري جيره بيديتن يان بردماندنا وابي يان جي كي جاركا دي باسي كرابي جبر خندق نلقور شوي قوت بيجي برنجكي اسمنت وبيتون وقوين وهاكي آفاكرن قو حسابي تانقو توبا يانجي عرضها جننا ام يعني قالك نمونه چه بوند هليريه دو قالك تاخي قام شده خانيش برخوه هات نخوار نتيجه كلنا واخندقه مطرسيه كبرمزنا واف مطرسيه كي اي وكا اسكارم بهشكره وزلال بيج خيانتك ده حق ملتي سفين باش برز يعني شخواته في هبونا مطرسيه سر جيانا خلكله هنجي بهديد سياستا كولانتنا تونيلو نفقه دل سرانسري روجاوای کردستانی بردوام تدبیجه دوی چهارسریه کوردیتن
جوی سیاست کلاندنا تونیلان تبی وی که تبی مترسیه لهین بردوام دوی سیاست خوده جبر چه جارا کدن استکازیه لسر وی پرسیاریت کم یعنی باشە سعات خۆش گوت بەرگۆ بڕاستیشی کە ئیرۆ پرساهری مەزنە باوەڕ کە بەری گۆ ئەزوەرمە پرۆگرامێ وەرە بە ئاخەوم ئەز لەگەڵ خامیشلۆ ئاخەویم وەکە گوتی ژهنە کەس پرسیان بڕاستیشی حتا چرا دەی ئەف کۆلانەڤا خندەقاڤا نەفەقا پرسێت کە باوەڕ کە ئەو بوو خۆشی کێ دەبێژن دەبێ هەکەر بێت و زرزاژی چێ نەبێ ئەوێ مەترسیە لەسەر ژیانە خەڵکی ئیرۆ چێکریە لەسەر جەعدا چێکریە لەسەر تاخا چێکریە لێ نسبەتی پەکەکێ قەت ئێوێ بەرپرسیاریە بەرچاوێ خۆ نەدێنێ پەکەکێ قەت ئێنەوێ ئەم بێژن دۆڵارێک یانجی کێ وەرەقەکێ سەرش نەکێ گۆکار بێ وا خندەقا پشێوەیەکی ڕاست و درست بگرێ و ئەسڵەنش خۆ پێویستیاوێت تنەبوو کۆلانا خندەقا ئەس باوەرم بهتر جێ خاپاندنا ملت بوو دبنسانە بێ بەرخۆدانێدا و ئەو بەرخۆدان بخوا هەکەر هاتوانە خودێنەکێ و شەرێک چێبووبانە ئێ ملت دوا خندەقا خۆدا هاتوانە ردماندن ینی ئێ تێدا هاتوانە کوشتن بهتر خزمەتا کیژان ئالی دکە ئەv کۆلاندنا تۆنێلان لە ڕۆژاوای کوردستان بێگومان کۆلاندنا ڤا تونێلا وەختێ گوتوەرەێکی ڕاست و درست لێ مەیزێنێ لە دووری بێدیای و شەرێ تەرەفێکی یان ڤی تەرەفی خدمەتا دژمن دکێ دکەوێتە خدمەتا دژمن دە ناکەوێت خدمەتا دۆزا گەلێ کوردە ji ber bajarێکی وەکە قامیش لە دەماگۆ بێت و خودێنەکێ ئەم بێژن نەبعد درەزێژی بکە یانژی کە ئەو نەفەق ببنە سەبەبێ خراببوونا قامشۆ کا کیێ ئاواکردنا قامشل بەرچاو دێنێ یانژی کیێ ئێ بە مالێ فەقیر و فوقەرا بێ قەندیل تشتێ گۆ دوێ دەرێدا هەبوو سامان و پەرە و هەمی تش دزین لێ فەقیرتی و برسی بوون بووتە بەحرا ملەتێ گورت ئیرۆ دەقامشۆدا و نەموناوێنا ئیرۆت مەیزێنێ کەسێت مخەیەماتێ شەهبا دەیانجی کەسێ دەبێت دەستێ پەکەکێ دەدجی نە بەترۆل هەیە نە کەهرەبا هەیە نە ئاڤ هەیە نە نان هەیە نە خواردن هەیە یەک تشتونێ تشتێک گۆ هەیە گۆ ئیرۆ بسەبەبا بێ زرزالە هەگۆ پەراژی بۆچە لەسەر ملەتێ فەقیر دێنن یانژی پەرا بستێنن ینی کۆلانا خندەقێ خیانەتە کە پڕ مەزن حەقێ ملەت دەبوو مەسەلەک مێدیا ضروا بوو لشەرێ هەفدەمێ و سەردەمێ بوو لە دژی دەولەتا داکردکەری تورکی و هەم هەمیزانن نەڕاستە خندەق خۆلبەر تەنگ و تۆپا ناگرن بەڵێ زۆر سپاسش بۆ میوانی مەش ڕۆبەکاری سیاسی برێز منال حسکوت میوانی مەبول سەر بێ بابەتێ گەلێکی سپاسیاتت کەم